بەناوی خوای گەورە و بەبەزەی سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارنووسی موچەی مانگی 12 دەکەین. ئایا لە هەرێمی کوردستان هیچ نیەتێکەیە بۆ خواردنی موچەی مانگی 12 شەوەی ساڵانی ڕابردوو یاخود داهات لە بەردەستدایە بۆی کە ئەو موچێش دابش بکرێت؟ هەروە باز لە داهاتی ناوخۆش دەکەین لە ساڵی ڕابردوودا 2024 چەند بووە و داهاتی فرۆشتی نەوت بە قاچاقیش چەند بووە کە لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوو وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی دابوو، بەڵام بە دێڕێکیش خۆی لە قەرەیەوە نەدابوو کە باسی داهاتی قاچاقی نەوت بکات. لەسەرم پرسانە دەوەستین و قسە لەسەر پەکخستنی پەرلەمانیش دەکەین و پێگنێنانی حکوومەت و کە پارتیویەکێتی دوای هەڵبژاردنەکان پەکیان خستووە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن. سوپاسیان زۆر سپاس کە حەکیم. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لەم ساڵدا ئەوەی کە بەغدان نردوویەتی چەند پارە نێردراوە، بەشی چەند موچە بووە، هەرێم چەندی دابش کردووە، دوای قسە لەسەر موچەی مانگی 12 دەکەین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان کە حەکیم دەستی خۆش بێ و زۆر سپاس و سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً بە پێی ڕاگەیەنراوی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەغدا 10 تریلیۆن و 752 ملیاری نردووە بۆ 12 موچەی ساڵی 2024. بەڵام بە پێی زانیاریەکانی بەغدا وەزارەتی دارایی بەغدا 10 تریلیۆن و 900 ملیار دیناریان نردووە، تە نزیکەی 148 ملیار فەرقیان هەیە کە تا ئێستا هەرێم نەچۆتە ژێرباری ئەم ڕقەمە بۆ ونە لەناو داتا و زانیاریەکانی هەرێم کەمتر ئاڵێلەوەی کە لە بەغدا بۆی نردووە. باش 10 تریلیۆن و 900 ملیار دینار بۆ موچە لە بەغداوە هاتووە. 960 ملیار دیناریش هەرێمەڵێ خستومانەتە سەر تاواکاری موچە، هیمانگی 1 2024 هیمانگی 10 هیمانگی 11 بە هەردووکیان 11 تریلیۆن و 860 ملیار دینارە بۆ موچە لە ساڵی 2024. ئێستا با بڵێن وێنەکە زۆر بەڕوونی و بە سادەیی بۆ بەڕێست و بۆ بینەرانی بەڕێزیش ڕوونەکەینەوە. طبعاً ئەم 11 تریلیۆن و 860 ملیار دینارە بە تەواوەتی موچەی 12 مانگە و هەرێمی کوردستان هیچ پاساوێکی نییە بۆ دواخستنی موچەی مانگی 12 و بۆ دابەژنەکردنی و بۆ هەر نیەتێکی خراپ بەرامبەر بە قوتی خەڵکی بەغدا هەژمار کردووە. ئەمە ئەوەی بەغدایە 10 تریلیۆن و 900 ملیار دینار. 10 تریلیۆن و 900 ملیار. بەڵام وەزارەتی دارایی بەغدا ئەڵێ نردوومانە 10 تریلیۆن 900 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بۆ پارەی موچە. باش. خۆشیان ئەڵێن هەرێمی کوردستان ئەڵێن 960 ملیار دینارمان لە داهاتی ناوخۆ بۆ تەکمیلەی ئەو پارانەی بەغدا نردووە کە مانگی 1 بڕێک سەرفراوە، مانگی 10 مانگی 11 واتە بە هەردووکی 11 تریلیۆن و 860 ملیار دینار بۆ موچە لە بەردەست هەرێمی کوردستانە بوو. ئەوان وتیان ئەو بۆ 11 مانگ. هەرێمی کوردستان بە حسابی خۆی ئەڵێ بۆ 11 مانگ، ڕاستی بۆ 11 مانگ نییە، بۆ 12 مانگ 11 تریلیۆن و 860 ملیار دینار. ئەم 11 تریلیۆن و 860 ملیار دینارە زیاترە لە موچەی 12 مانگ. چۆن کاک حەکیم؟ ئێمە لە 6 مانگی سەرەتای ساڵی 2024 هەرێمی کوردستان پێویستی بە 996 ملیار دینار نەبووە بۆ موچە. لە 6 مانگی سەرەتایە هەرێمی کوردستان کەمتر لە 960 ملیاری پێویست بوو. هەتا لە مانگی 1 راپۆرتیان بۆ عێراق نردوویان 913 ملیارە. 913 بەڵێ یەکێکی 2020 سەرەتا 913 بوو، 14 بوو، 15 بوو، گەشتە 20، گەشتە 30، گەشتە 60 تا مانگی 6 960 ملیار پێویست بوو. 6 مانگی سەرەتا گریمان تێکرا بڵێ 960 ملیاری پێویست بێ. 6 مانگی سەرەتای 2024 5 تریلیۆن و 760 ملیاری پێویست بووە. 6 مانگی دووەم کە زیاتر لە 960 ملیار دینار بووە، با بڵێ 996 ملیار دینار پێویست بووە بە تێکرا بۆ هەر مانگێک کە زۆرترین ژمارەیە. 5 تریلیۆن و 976 ملیارەکە. 6 مانگی یەکەم و 6 مانگی دووەم کە کۆکەینەوە بۆ ساڵەکە 11 تریلیۆن و 736 ملیار دینارەکە، واتە پارەی پێویست بۆ موچەی 12 مانگی تەواو 11 تریلیۆن و 736 ملیارە. لە بەغدا و ئەوەشی لە ناوخۆ خستویانەتە سەر 11 تریلیۆن و 860 ملیار دینارە. واتە پارەی 12 مانگی موچەی تەواو لە بەردەست هەرێمی کوردستانە و ئێستا هیچ پاساوێکیان نییە و ئەبێ خەڵکی کوردستان هەموو ئەوانەی نقطەی فشاریان بەدەستە لە هەرێمی کوردستانە فشارکەین بۆ ئەوەی لە ماوەیەکی نزیکە موچەی مانگی 12 بۆ موچەخۆران ڕابگەێنرێت. پارەکەی موچەی مانگی 12 هاتووە بە دڵنیاییەوە هاتووە. بەغدا خۆی
نزیکەی 440 ملیار دینارێکی بە 2 جار لە 10 ڕۆژی ڕابردووە ناردووە بۆ موچەی مانگی 12 و بەغدا خۆی ئەڵێ ئەو بڕەپارانی کە بڕیمانن بە هۆکاری ئەوەیە تەمان وەزیری دارایی عێراق خۆی بەڕەسمی ئەمە ناڵێ بەڵام کە تۆ لێکێ دەیتەوە و هێندێ پەرلەمانتاری عێراق لێدوانەکانیان بەڕوونی ئەڵێن ئێمە بەغدا پابند بووین بە بڕیاری دادگای فیدراڵی بۆ ناردنی موچە بەڵام هەرێمی کوردستان پابند نەبووە بە بڕیاری دادگای فیدراڵی بۆ ناردنی داهاتی ناوخۆ بۆ بەغدا یعنی زۆر ڕوونە تۆ هەم مافت هەیە هەم ئەرکیشت هەیە هەرێمی کوردستان ئەو داهاتانەی ناوخۆ وەگوان نایدا بە بەغدا ناشیدا بە خەڵکی کوردستان ئاشکرایان ناکە یعنی کێشەکە لێرا کاک حەکیم زۆر سەیرە من نازانم ئەم بڕیار بەدەستانەی کوردستان هەر بەڕاستی خۆیان لە خەڵکی کوردستان نەزانەکان یا ڕاوێژکاری زۆر نەزانیان هەیە یان نەخێر زۆر بەمەبەست ئەیانی ئەم داهاتانی لە هەرێمی کوردستانە هەن چ لە ناو خۆ چ لە نەوت بۆ بەرژەوەندی حیزبەکانیان و بنەماڵەکانیان و خێزانەکانیان بەکاربێن عمر دەڵێ موچەی 12مان کاتووە لە بەغداوە موچەی 12 مانگی ڕێک لە بەردەست وەزارەتی داراییە بە پێی ئەم دۆکیومنتانەی کە باسمان کردن باشە ئێستا موچی چارنووسی موچەی مانگی مادام داهات بەردەست بێ بەڵێ داهات بەردەست بێ بەڵێ ئەی چی لێدەی دەبێت چی بکرێ بۆی کە وەکو ساڵانی ڕابردوو موچەکە نەخۆن هەر کەسێک زەڕەیەک ویژدانی هەیە لە کوردستان ئابێ فشارکە ئەبێ ڕێگە نەدا ئیتر هەرێمی کوردستان تەنانەت لە بەغداشەوە نزیکەی 11 تریلیۆن دینار پارەی بۆ بێت هەر هێشتا تەماعی لە موچەی مناڵی شەهید و مناڵی مامۆستا و کە سوکاری زیندانی سیاسی و منداڵی خاوەنپێداویستی تایبەت و ژینگە پارێزی هەبێ هەنی فشار نەبێ بەڕاستی یەکێتی و پارتی و شێوازی حکومڕانەکەیان و حکوومەتەکەیان وەک موچەکانی 2015 پاشەکەوتیەکە وەک موچەکانی 2016 و 2018 لێە بڕێ کەمیە کاتەوە تا لە 150 وەک موچەکانی 2020 حەو موچە نادا وەک موچەکانی 2023 سێ موچە نادا یعنی لێرە حکومڕانیەک هەیە نە بە پێوەری یاسا کارەکە نە بە پێوەری ویژدان کارەکە نە بە پێوەری ئەخلاقیاتی کاری حکومڕانی کارەکە کاک حەکیم تەماشا با ئێمە پێوەرێکی تر بەکاربێنین لە هەرێمی کوردستانە خۆیان ئەڵێن من اعتراف بۆ ڕقەمە ناکەم و دڵنیام و سەلماندووشمە کە داهاتی ناوخۆ زۆر زیاترە لەوە بۆی خەڵک بزانێت چەند زۆرە داهاتی ناوخۆ بە تەنها داهاتی بەڕێوەبەراتەکانی هاتوچۆی پارێزگاکان سەر بە وەزارەتی ناوخۆ مانگانە نزیکەی 100 ملیار دینارە بەس داهاتی هاتوچۆ هی سلێمانی نزیکەی 22 ملیارە هی هەولێر نزیکەی 30 ملیار دینارە بەس تەنها داهاتی ئەمەی کە خۆیان ئەیڵێن گومرگی ئیبراهیم خەلیل مانگانە 60 ملیار دینارە هی باشماخ و پەروێز خان مانگانە 20 بۆ 22 ملیار دینارە بەس تەنها داهاتی باج مانگانە 80 بۆ 90 ملیار دینارە چۆنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان 350 ملیارە گریمان 350 ملیار بوو داهاتی یەک ساڵی 2024 ناوخۆی هەرێمی کوردستان 4 تریلیۆن و 200 ملیار دینارە ئەگەر 350 ملیار هەژماریکەین مانگانە ئەگەر 350 ملیار هەژمارکەین باش داهاتی ناوخۆ 4 تریلیۆن و 200 ملیارە کەمتر لە 400 ملیاریان ناردۆ بۆ بەغدا کە 399 ملیار 99 ملیار دینارێکە کەمتر لە 400 گریمان 400 ملیاریان ناردۆ بۆ بەغدا هەموو مانگێکیش خۆیان ئەڵێن خەرجەکانی وەزارەت و بەگەڕخستن نزیکەی 150 ملیارێکە ئەوەش 1 تریلیۆن و 800 ملیارەکە لەگەڵ 400 ملیارەکە لە 4 تریلیۆن و 200 ملیارەکەی دایرکەین پەلەمەکە 2 تریلیۆنی ڕێک داهاتی هەرێمی کوردستان زیاترە لە خەرجەکان و لەوەی بۆ بەغدایان ناردووە گریمان ئەوەی خۆشیانی لێ دەرکەین کاڵێن بۆ تەکمیلەی موچەمان خستووەتە سەر 960 ملیار دینار کەواتە ئێستا داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 40 ملیار دیناری زیاترە لە خەرجیەکان بەگەڕخستنی وەزارەتەکان ئەوەی ناردویانە بۆ بەغا تەکمیلەی موچە چۆن یعنی ئەڵێن موچەی مانگی 12مان لەبەردەست نییە کاک حەکیم ئەمە خاڵی یەکەم بەبێ داهاتی نەوت پاشان ئێمە ئەزانین و خەڵکی کوردستانیش ئەزانێ و بەڵگەنامەی فەرمی هەیە لێدوانی کۆمپانیەکانی نەوت هەیە کەوان بەردەوامن لە فرۆشتنی نەوت لە دەرهێنانی نەوت لە ڕێگەی فرۆشتنی بە پاڵاوگە لە ڕێگەی فرۆشتنی بە تەنکار ڕۆژانە 300 تا 320 بەرمیل نەوتەیەنن بەرهەمێنن لە ساڵی 2024 کۆی ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە و فرۆشراوە 108 ملیۆن بەرمیلە
ئەگەر بە 30 تا 35 دۆلاریش فرۆشرا بێ داهاتەکەی بۆ ساڵەکە 3 ملیار و 240 ملیۆن دۆلارە کە ئیکەین بە دینار 4 تریلیۆن و 860 ملیار دینارە. گریمە نیوەی ڕێکی وەکو جاران بۆ کۆمپانیاکان و خەرجی وەبەرهێنان و بۆ کۆمپانیاکانی نەوت خۆیانە. ئەوە 2 تریلیۆن و 430 ملیار دینار داهاتی نەوتە. یەک کەس نییە زەڕێ ویژدانی هەبێ لە ناو ئەم بەرپرسانەی حکومڕانی هەرێمی کوردستانە بێت بڵێ کاکە خۆ ئەم نەوتە هی خەڵکی کوردستانە. نابێ بەم خەڵکە بڵێن ئەم نەوتە چەندمان دەرهێنا چەندمان فرۆش داهاتەکەی چەنە بۆ کوێ چی لێەکەن نەبۆ موچەی خەرجەکەن نەبۆ خزمەتگوزاری خەرجەکەن نەبۆ پرۆژەکانی خەرجەکەن. یەک کەس نییە پێمان بڵێ ئەم پارەی نەوت کە 2 تریلیۆن و 430 میلیارد دینارە چی لێ هات؟ ئەرێ بەڕاستی چێتە گیرفانی کێوە؟ ئایا نەوت مڵکی خەڵکی کوردستانە یا مڵکی دوو عایلەی حکومڕانە لە کوردستانە یا مڵکی کۆمەڵێ کۆمپانیای بیانیە لە کوردستانە؟ هەر بەڕاستی ئێمە خاکەکەشمان داگیر کراوە. یعنی داگیرکردن لەوە زیاتر تۆ نەوتی خۆت هی ژێر پێی مناڵی گەرمیان و مناڵی زاخۆ و ئاکرێ خەڵکی ئیسفادەی لێنەکە بفرۆشرێ هەرچی کۆمپانیای بازرگانی خۆیان و بیانی هەیە سوودی لێوەرگرن کەچی خەڵک 1 دینار نەچێتە گیرفانیەوە 1 دینار نەچێتە خزمەتگوزاریەکانەوە نەچێتە نەخۆشخانەوە نەچێتە ڕێگاوبانەوە نەچێتە موچەوە. بۆیە بە 1 تریلیۆن و 40 میلیارد دیناری داهاتی زیادەی ناوخۆ 2 تریلیۆن و 430 میلیارد دیناری داهاتی فرۆشتنی نەوتەوە بە ڕێگەی تانکەر و بە ڕێگەی پاڵاوگە دوای لێدەرکردنی خەرجیەکان دوای لێدەرکردنی حەقدەسی کۆمپانیاکان دوای لێدەرکردنی ئەو پارەی کە بۆ بەغدەیان ناردووە هەرێمی کوردستان لە ئێستایا 3 تریلیۆن و 470 میلیارد دینار داهاتی لەبەردەستە. 3 تریلیۆن و 470 میلیارد دینار نەوەکو موچەی مانگی 12 زیاترە لە 3 موچەی موچە خۆرانی لەبەردەستدایە بەڵە بەدڵنیاییەوە من بەرپرسیارم لەم بەڵگانە و ئەمانەی هەندێکیان هەر زانیاری خۆشیانن و بەڵگەی یعنی ڕاست و دروستن و من ئامادەم بەرپرسیارەتی دنیا و قیامەتم هەیە لەسەر ئەم زانیاریانەی کە ئێڵێم و من بەڕاستی یعنی لێرە خەریکی سیاسەتکردن نیم لەگەڵ یەکێتی و پارتیا سیاست بەومانە چەوتەی کە ئێستا ئەم دنیا گڵاوەی کە دنیای تێکەوتووە هەر لەبەر ئەوەی مەسەلەن ناحەزی منە من کێبڕکێکاری ئەوم قسەی ناڕاستی بۆ بکەم. ئەوانە بەڵگە و زانیارین ئەوانە ڕقەمن ئەوانە داتان ئەوانە بەشێکی هەر خۆیان باسیەکەن. کاک حەکیم دۆخی دارایی ساڵی 2024 هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوت کە یاسای بودجەی 2023 و 24-25 دەرچوو کە بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو ئەمە وێنەکەیە کە ئێمە هاوارمان بۆ ئەکرد ئەمانوت قازانجمانە با من بۆ جەنابتی ڕوونکەمەوە. کاک حەکیم گیان قازانجەکە چی بووەوەی کە بەدەستاتوە؟ قازانجەکە ئەمەیە بەڕێست و هەموو خەڵکی کوردستان ئەزانن لە 2015 پێش 15 نەوتیان هەرە فرۆشت بەڵام لە 15ەوە کە بودجەیان بەهۆیەوە سیاسەتی چەوتی ئابووری بودجەی هەرێمی کوردستان بڕا و ئەمان خۆیان بە بۆری نەوتیانە فرۆشت لە 2015ەوە تا مانگی سەی 2023 هەرێمی کوردستان کۆی داهاتی ساڵێکی لە 10 تریلیۆن دینار تێنەپەڕیوە. یەک ساڵی زۆر باش بووە زۆر باش بوو کە ساڵی 2022 بوو سەرجەمی ئەو پارەی کە لە فرۆشتنی نەوت گەڕایەوە بۆ وەزارەتی دارایی 5 ملیار و 709 میلیۆن دۆلار بوو کە بە دیناری ئێستا حسابی کەین 150,000 ئەکاتە 8 تریلیۆن و 563 میلیارد دینار ئەم بڕەپارە گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی. تەنها ساڵی 2022 کۆی داهاتی نەوت و ناوخۆی هەرێمی کوردستان گەشتۆتە نزیکەی 12 تریلیۆن دینار. بەڵام لە ساڵی 2024 کە لەگەڵ بەغدا ڕێککەوتن هەبوو و کە یاسای بودجە دەرچوو و کە بڕیاری دادگای فیدراڵی هەبوو بە تەنها بەغدا بۆ موچە 10 تریلیۆن و 900 میلیارد دیناری ناردووە بێجگە پارەی گەرمی جوتیاران و بێجگە لەوەی کە ئەگەر هەرێمی کوردستان پابند بووایە پارەی پەرەپێدانی پارێزگاکان بواری وەبەرهێنان و بەشەکانی تری بواری بەگەڕخستن چونکە لە بودجەی بەگەڕخستنە لە جەدوەلی بەگەڕخستنە تەنها بەشێک بۆ موچەیە بەشێکی زۆری بۆ سیانە و بۆ بوارەکانی قسەی بەڕێز دەبێت ئێستا بەغدا 10 تریلیۆن و 901 میلیاری ناردووە بۆ موچە. بەڵێ ئەوان تەنیا لە داهاتی ناوخۆ لەم ساڵە 2024 960 میلیاریان خەرج بۆ موچە بۆ موچە. بەڵێ
ینی 10 تریلیۆن و ئەوەندە لەکوێ ینی بەغدا زیاتر لە 10 تریلیۆنی یعنی تەماشا باش بەس بەغدا 10 تریلیۆن و 900 میلیاری ناردووە داهاتی ناوخۆش 4 تریلیۆن و 200 میلیار بووە باش ئەوە چەند؟ ئەوە نزیکەی 15 تریلیۆن دینار باش واتە داهاتی ساڵی 2024 بەبێ نەوت تەنها ئەوەی لە بەغداوە هاتووە لەگەڵ داهاتی ناوخۆ ئەوەندە و نیوێک زیاترە بە درێژایی 10 ساڵی ڕابردووی هەموو ئەو ساڵانی کە خۆیان نەوتیان فرۆشتووە بۆیە ئێمامان و ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشە کاک حەکیم ئەمە من زانیاری وردە لە بەردەسمایە لە ساڵی 2019 هەموو ئەو پارەی بە فرۆشتنی نەوت بە بۆری گەڕایەوە بۆ وەزارەتی دارایی 4 ملیار و 515 میلیۆن دلار بوو کە ئەکاتە 6 تریلیۆن و 772 میلیار دینار کە تێکڕا بۆ هەر مانگێک 564 میلیارە واتە ئەمان ئەو شینەی ئەیکەن وای نەوتی کوردستان ڕاگیراوە و دنیا وێران بوو بۆ خۆیان و بۆ کۆمپانیەکانی خۆیان و بۆ خێزانەکانی خۆیانە خەڵکی کوردستان قازانجی کرد با نمونەیەک با ڕوونتری کەمەوە لە 2019 بە تێکڕاو وەزارەتی سامانە سروشتیەکان یا با بڵین لە فرۆشتنی نەوت مانگانە بە تێکڕا بۆ هەر مانگێک 564 میلیار دینار دراوەتە وەزارەتی دارایی بەڵام بەغدا بە تێکڕا بۆ هەر مانگێک لە 2024 نزیکە 1 تریلیۆن دیناری ناردووە یعنی دوو ئەوەندەی ئەو کاتێکە بە بۆری نەوتیانە فرۆشت زۆر ڕوونە ساڵێ با 2021 بۆ باسکەم لە 2021 کۆی ئەو پارەی بە فرۆشتنی نەوت بە بۆری گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی 4 میلیارد دینارە کە ئەکاتە 6 تریلیۆن کە مانگانە نزیکەی 500 میلیارە 4 میلیارد دلار بەڵێ 4 میلیارد دلار بە دینارە کاتە 6 تریلیۆن بۆ تێکڕا هەر مانگێک کاتە 500 میلیارد دینار کە ئەمەی لە بەغدا لە 2024 هەر مانگێگەی نرد 2 جار زیاترە لەوەی لە ساڵی 2021 با ساڵی 2022 شم بۆ باس کردی پێشتر وتم باشترین حاڵەتی بووە کە سەرجەم پارەکە 8 تریلیۆن و 563 میلیارد دینار بووە بە دینار دۆلاری ئێستا بۆ هەر مانگێک 716 میلیارد دینارە واتە لە 10 ساڵی ڕابردووە کە پارتی و یەکێتی نەوتیان بە بۆری ئەفرۆشت بۆ قازانجی خۆیان و بنەماڵەکانیان و حیزبەکانیان و خانەوادەکانیان کۆمپانیا بیانیەکان لە باشترین حاڵەت یا ساڵی 2022 بووە کە 7 مانگی بەرمی لە نەوتیان بە 100 دلار فرۆشتووە کە ئیتر ئەوە خەیاڵ بوو لەو 10 ساڵی ڕابردووە هەرەو جارە ڕوویدا تەنها مانگانە 716 میلیارد دیناریان داوەتە وەزارەتی دارایی تێکڕا 716 میلیارد دینار لەکوێ مانگانە 1 تریلیۆنی بەغدا لەکوێ باش بۆیە ئەمەی کە ئەڵێن بەغدا زوڵممان لێکە لە ڕاستیە بۆ چیەوە لە ڕاستیە ئەمە شینە بۆ هەریسەکەی خۆیان بۆ داپۆشین ئەمە بۆ داپۆشینی دزی و گەندەڵی و ساختەچێتیە کە لە ڕێگەی نەوتەوە بە بۆری ئەکرا کە خۆیان و کۆمپانیا بیانەکانن تایە سوودمەندە بوون باش بزمامۆس ئەوەی کە باسەکەت نەوتەکە مەسرور بارزانی دوێنێ لە دوانی داوا دەڵێ لە 2024 بەڵێ بۆی ئەوەی کە نەوتی هەرێم هەناردە نەکراوە 25 میلیارد دلار 25 میلیارد دلار زیانمان کرد و زیان بەر ئابووری عێراق کەوتووە بەڵێ ئێستا لە 2022 هەموو ئەو داهاتێکی گەڕاوەتەوە بۆ نەوت بە حکوومەت و کۆمپانیەکانش 12 میلیارد دلار بوو بەڵێ ینی 12 میلیارد دلار دزراوە یاخود ڕقەمەکەی هەڵەیە چییە مەوزوعەکە بە درێژایی 10 ساڵ کە نەوتیانە فرۆشت خۆیان ئەڵێن زیانمان کردووە ئەو پارەیە نەگەڕاوەتەوە خەزیێنی گشتی خۆی ساڵەکەکەنەوە زۆر بەرزبووە 12 میلیارد دلار بووە بە پشکی حکوومەت و کۆمپانیەکان باردووکیان باشترین حاڵەتی لە 2022 بووە مانگانە 8 تریلیۆن دینار 8.5 تریلیۆن دیناریان داوەتە وەزارەتی بە کۆی ساڵەکە 8.5 تریلیۆن دیناریان داوەتە وەزارەتی دارایی بە کۆی ئەوەی کە فرۆشتویانە لە ساڵەکە لە 2022 11 تریلیۆن و 400 میلیۆن دلارە کاک حەکیم 11 میلیار و 400 میلیۆن دلارە واتە بە هیچ جۆرێ ئەو پارەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوێنێ باسی کردووە لە نەوت زەرەریان کردووە بە هیچ جۆرێ ئەو پارە ناتۆتە 12 میلیارد دلار دزراوە ئەگەر مادام 25 باشنی حاڵەتە نەگەشتوتە 12 میلیارد بەدڵنیاییەوە ئەو پارانە یا ئەبێ بۆ کۆمپانیەکانی خۆیان بێت
یا ڕاستەخۆ بۆ گیرفانی حیزبەکانی خۆیانە یاخود دەبێت بۆ خەڵکی کوردستانی ڕوونکاتەوە باشە بە 18 مانگ ڕاگیرانی نەوت چۆن 25 ملیارد دلار زەرەرمان کرد ئەی بۆ پێشتر کە خۆت نەوتەکە دەفرۆشت بە بۆری ئەم پارەی کە باسی یەکەی نێهاتەوە خەزیێنەی گشتی نێگەڕایەوە کوردستان ئەوە باشترین حاڵەتەکەی کە من بۆم باس کردی لە 2015 تا 2023 باشترینەکەی 2022 بووە تەنها 716 ملیارد دیناری مانگانە دراوەتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەزەوەی کەرارەسی بەغدایان کردووە تەنها 399 ملیار بەڵێ لە داهاتی ناوخۆ بەڵێ ینی بەغدا لە بەرامبەر 10 تریلیۆن و ئەوەندەی ناردووە 10 تریلیۆن و 900 کاک حەکیم ملیار پشکی هەرێمی کوردستان لە بودجە لە ساڵی 2024 بڕێیەکی زۆر گەورە بوو نزیکەی 20 تریلیۆن دینارە 20 تریلیۆن دینار ئەوی بۆ موچە 11 تریلیۆن و نیو بۆ موچە بەڵێ بۆ موچە و بۆ پەرەپێدانی پارێزگاکان و بۆ بەرهێنان و بۆ بەگەڕخستن و بۆ هەموو بوارەکان 20 تریلیۆن دینار بوو بەغدا تەنها 10 تریلیۆن و 900 ملیارد دیناری ناردووە بۆ هەرێمی کوردستان بۆ موچە واتە هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی چەوتی حکومڕانان لە هەرێمی کوردستانەوە ساڵانە زیانی چەندی داوە لە خەڵکی لە ساڵی 2024 نزیکەی 9 تریلیۆن دینار زەرەری کردووە لە بەرامبەر تەنها 4 تریلیۆنی ناوخۆی دیارە واتە 5 تریلیۆن دینار زەرەری کردووە ئێستا گەرەوە هەژمار بکەین 10 تریلیۆن و 900 ملیاریان ناردووە تۆ بڵێ با 10 تریلیۆن باوەی لێ 10 تریلیۆن 10 تریلیۆن 900 ملیار بەڵێ ئەگەر ئەو بەراورد بکەین ینی کەنەوتەکە ڕاگیراوە پێشتر ئەنی ساڵان 10 تریلیۆن دینارمان زەرەر بەرکەوتووە هەموو ساڵێک زۆر زیاتر لەوە هەموو ساڵێک زۆر زیاتر لەوە چونکە تۆ ئەگەر پەیوەندیەکانت لەگەڵ بەغدا باش بوونایە لە 2009 12 و 13 تێکت نەدایە بەتابەت لە 2014 و 15 تێکت نەدایە ئێستا تۆ یعنی تۆ لە بەغدا میوان نیت تۆ خاوەنی تۆ سەرۆک کۆمارت هەیە جێگری سەرۆک وەزیرانت هەیە چوار وەزیرت هەیە بەپێی دەستور مافت هەیە یعنی ئەم بۆریە نەوتانەی کە بوونە سەرەتان بۆ خەڵکی کوردستان هەر بەڕاستی ئێمە ئەگەر وشیاری میلەتەکەمان زۆر بەرز بووایە و زۆری نەئەڵێم بەڕاستی ئەبوو بچوینایە ئەم بۆریە نەوتانەمان پڕکردنایەتەوە لە قاک و خۆڵی کوردستان دەرگامان ببەستایە تا ئەو کاتەی جیلێک یێتە پێشەوە حکومڕانی قانون و یاسا و پێڕاوکاری بەرژەوەندی گشتی پێڕەوەکە سەری ئەم چاڵە نەوتانەمان هەڵ نەدایەتەوە چونکە بوونە زیانی گەورە بۆ خەڵکی کوردستان یعنی تۆ تەماشاکە تەنها لە ساڵی 2024 هەموو پارەی کوردستانیش نەهات لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان کۆی بودجەی هەرێمی کوردستان نزیک بووە لە 15 تریلیۆن دینار بە درێژایی 10 ساڵی ڕابردوو کە خۆیان نەوتیانە فرۆشت نەگەشتە 10 تریلیۆن نەگەشتە 11 و 12 نەگەشتە 13 تریلیۆن خۆ ئەگەر کاک حەکیم یەک ناو ڕادەست بکرایە داهاتی ناو خۆ ڕادەست بکرایە بە تەواوەتی نزیکەی 5 تریلیۆن دیناری تر لە بەغداوە ئەهات و مافی ئەوەمان هەبوو هەم نوێنەری کورد لە بەغدا هەم ئێمە دەستکەین بە چاوی بەغدایە داوای مافەکانمان کرد هەم بۆ خەرجیدان و دەستگاکان بۆ پەرەپێدانی پارێزگاکان بۆ خزمەتگوزاریەکان بوارەکانی تر بۆ بەرهێنان چونکە بودجە لەم بوارانە هیچی نهاتووە ئێستا بڕۆ سەیری خشتەکانی بەغدا بکە ئەو پارانەی بۆ هەرێمی کوردستان خەرجکراون تەنها لە بواری موچان و لە بوارەکانی ترە یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە هۆکارەکە چییە؟ خۆ بەغدا ئەڵێ کاکە ڕاستە من بەرپرسیارم لە جێبەجێکردنی ئەرکەکانم بەڵام تۆش ئەرکت لەسەر شانە بەس بەپی قسەی بەڕێزت بیانی ئەگەر ساڵی 10 تریلیۆن زیانمان بەرکەوتووی لە 10 ساڵەکە نەوتیان فرۆشتووە 100 تریلیۆن دینار زیانمان 100 تریلیۆن ینی بەشی موچەی 9 ساڵ دەکات بە دڵنیاییەوە کاک حەکیم تۆ 9 ساڵی تەواو بۆ ئەوەی لای بەڕێست و لای بینەرانیش ڕوون بێت باش ئێمە دوو دەیی حکومڕانی بەراورد دەکەین یەکەمیان لە دوای ڕوخانی سەدام لە 2003 بۆ 13 10 ساڵ هەرێمی کوردستان لە خێر و خۆشیەکی گەورە بوو موچە لە کاتی خۆیان درا جەژنانە ئەدرا کورە عەقارە درا سولفەی زەواجە درا و مەسەلەن عەقارە درا بە جوتیار بە پیشەزازی بە بازرگانی پێشینە ئەدرا هەموو ئەمانە هەبوو وایە هێشتا ئەو گەندەڵیەش کە لە هەرێمی کوردستانە هەبوو ڕێگر نەبوو لەوەی پرۆژە بکرێ و ژێرخانی ئابووری دروست بکرێ و شەقام و ڕێگاوبان و ئاوەڕۆ و قوتابخانەی نوێ و ئەوانە
لە دوای 2013ەوە کە هەرێمی کوردستان ئەم سیاسەتی خۆ دەوڵەمەندکردنی دوو عایلەی حکومڕانی لە کوردستان گرتە بەر کە فرۆشتنی نەوت بوو بەسەر بەخۆ لە بەغداوە بودجە بڕا لە 2015 تا 2025 ئەم 10 ساڵە هەرێمی کوردستان تەنانەت نەک پێشینە بۆ خانوبەرە و بۆ هاوسەرگیری و بۆ بێکاری و بۆ کەمەندام و بۆ جوتیار و بۆ هیچ بوارێک تەنانەت موچە خۆر نەدرا یعنی نزیکەی 15 موچە هەر بە کاملی نەدراوە نزیکەی 40 موچە یا پاشەکەوت کراوە یا لێ بڕاوە یا یعنی بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر گەورە بوو زۆر ڕوونە تۆ ئەم سیاسەتە چەوتەی لە هەرێمی کوردستان گرتە بەر سیاسەتێک نەبوو بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان ڕاستە لە دەرەوە وا وێناتە کرد کە ئەمە کورتپەروەریە و کە ئێمە بۆ بەغدا ناچەمین و بەڵام هەموو میلەتەکەیان چەماند هەموو میلەتەکەیان برسی کرد یعنی ئەمڕۆ کاک حەکیم بەڕێست و دڵنیام هەموو خەڵکی کوردستان بینی چۆن خانشینان موچیان وەرەگرت لە تسیەوەی کە نەمێنێ توخوا ئینسانێک لە تەمەنی 70 ساڵە دوای 30 ساڵ خزمەت ئاوە موچەکەی 500 هزار وەرگرێ والله ئەگەر سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت ئەوەندە ویژدانیان هەبوایە ئەبوو ئەمڕۆ ئیستیقالیان کردایە هەر ئەبوو فیشەکێکیان بنایە بەسەری خۆیانەوە بڕۆشتایەتەوە ماڵەوە لە کۆڵی ئەم میلەتە ببنەوە تۆ ناتوانی متمانە لای هاوڵاتی دروستکەی ناتوانی موچەکەی بیتێ بە کێش بە دایە پیرە و باوە پیرەیەکی تەمەن 70 ساڵ یعنی ئەوە حاڵە ئەو بێڕێزیە ئەوە یعنی شکاندنی کەرامەتی ئینسانە ئەمان خۆیان خۆش بژین و لوتیان بەرز بێ و هەموو ڕۆژە بە ئاسمانەوە بچن کۆشک و تەلارەکانیان و مەسەلەن فڕۆکەی تایبەتیان هەبێ و ڤێلا و زانکۆی تایبەت و نەخۆشخانەی تایبەت و هەر ڕۆژە لە وڵاتێک خۆیان و ماڵ و مناڵیان لە سیاحەتا بن قەیناکە ئیتر بەلایەنەوە گرنگ نییە میلەت چۆن ئەژی میلەت برسیە بێ ڕێگای هەیە قوتابخانەی هەیە نەخۆشخانەی هەیە کاک حەکیم ئێستا سەرەی نەخۆشخانە سەرەیەکی ئاسایی نەخۆشخانە بۆ نمونە لە هەولێر یا سلێمانی یا دوهۆک ئەچی بۆ نەخۆشخانەیە گەتەوێ نەشتەرگەریەکی گورچیلەت هەیە من ئەمە بە بەڵگە لامە ئەڵێ ئەگەر بە نرخی حکومیەتەوێ بە سەرەی ئاسایی ئەتەوێ ئەوە تۆ 1 ساڵی تر سەرەتیە بەڵام ئەگەر پارە ئەدەی 1 ملیۆن دینار کە هێندێک نەشتەرگەری ئەوەندە و هێندێک زیاتری تێچێ وەرە بەیانی بۆ تەکەین نەشتەرگەریەکە نەخۆشخانەکانیشان کردوتە پارەکانی شاتووە بەڵە کردویانتە پارە ئەو زۆر دەمێکە بە ناوی سیمی براوێتەوە هەر بەیانیان و هەر ئەو پێداویستیانەیە و هەر حکومەتەوە هەر نەخۆشخانەکەی حکومەتە یعنی بڕۆ بۆ مەسەلەن هێندێک چارەسەر هەر لە نەخۆشخانەکە هەر نییە برادەرێکم لەو ماوەنەی پێشوە مناڵێکی بردۆتە نەخۆشخانەیەک لە سلێمانی بۆری میزی منداڵ کە بای 1000 دینارەکە حەکی وتیوانە بڕۆرە دەرەوە بیکڕە خۆمە خەتای پزیشکە بەڕێزەکان و کارمەندە بەڕێزەکان نییە خەتای سیستەمێکە لە پشت ئەم شێوازە حکومڕانیەوەیە کە پەرە بە نەخۆشخانەی تایبەت و قوتابخانەی تایبەت و زانکۆی تایبەتەدا خەتای ئەو گەندەڵیە سیستماتیکەیە کە خوێنی میلەت ئەمژێ و نەخۆشخانەکان وێرانەکە پارەی نییە بۆ ڕێگاوبان بەس پارەی هەیە بۆ هەموو شتێک بۆ ڕەقس و سەماهەیەتی بۆ ئاهەنگ هەیەتی بۆ فیستیڤاڵەیەتی بۆ سینەمای خۆیان هەیەتی بۆ سەفرە و سیاحەتی خۆیانە بەس کە هێتە سەر میلەتەکە پارەیان نییە کە هێتە سەر موچەی خەڵک ئەبێ بەغدا بینێرێ ئەی تۆ داهاتی ناوخۆ چیلیەکەی باشە وەرن کێ زۆر دەسەڵاتدارە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی سامانە سروشتیەکان دەستمان لێ شۆردووە هەر ئەڵەی وەزیرێکی نییە بە وەکالەت طبعا بە وەکالەت 3 ساڵە وەزیرێکی هەیە وەزیری کارەبا بەڕێزیان وەزیری سامانە سروشتیەکانیشە نایەت یەک دێڕ بە خەڵکی کوردستان بڵێ کاکە ئێمە ڕۆژانە ئەم نەوتە چەنە بەرهەمیێنین بە چەنە فرۆشین چی لێکەین پارەکەی کاکە 300 هزار بەرمیل نییە کا حەکیم گریمان 100 بەرمیلە هەموو ڕۆژێک ئەی نابێ دیار بێ ئەی نابێ دیار بێ چەند بەرهەمێنی ئەی فرۆشی بە چەند و داهاتەکەشی چی لێکەی ئەچێتە گیرفانی خەڵکیشان فرۆشت و بە 104 هزار ئێستا خۆی ڕاگەندراوی کێنە وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ لە 2024 233 میلیۆنی تر نەوتی سپیان بەسەر زیاتر لە 1 ملیۆن و 215 هزار خێزان دابەش کردووە بەڵام ئەو نەوتەی تەنها لە هێندێ حاڵەتە کە نرخی نەوتی بازارە گەشتە 170 هزار هێندێ ڕۆژی سەرما خەڵگەی کڕی ئەو کە ئێستا کە نرخی نەوت گەشتۆتەوە 140 هزار دینار خەڵک نایکڕێ بۆ چونکە نزیکە بێتەوە لە
حکومی تۆ بە پارەژەی فرۆشی بۆ نمونە 40,000 بەرمیلی ڕۆژانە ئەپاڵێەوەن ئەدەنە دوو پاڵاوگەی حیزبی کاک حەکیم بنزین و گاز و پێگاتەکانی تری لێ بەرەمێنن کەس بینیوێتی بنزین بە 400 500 600 700 دینار بدرێ بە خەڵک بە 1100 دینارە فرۆشێ بە ئەی ڕۆڵی هەو پەرلەمانە چیە چەندە کۆمەڵگا دەگەێنێ چوونەوە پەرلەمانە بەس ئێستا ڕۆڵیان چیە لە ئەوە پرسی موچەیە موچەی مانگی 12 لە مەترسیدایە ئەوە پێدانی تاقیەکانە بە کەتی تایبەت ئەنەی ڕۆڵیان چی ئێستا مانگێکە کۆبوونەتەوە هیچیش دیار نیە بەڕاستی پارتی و یەکێتی و حکوومەتەکەیان دوو کابینەی ڕابردوو هەم ئێستا 9 ڕابردووش باش زۆر بەباشی ئیستیغلالی ئەم بارودۆخە لاوازیی حکومڕانیان کردووە لە هەرێمی کوردستانە ئیستیغلالی ئەویان کردووە کە ئێمە جێشێکی نیشتیمانیمان نییە گوێیان بگرێ ئیستیغلالی ئەویان کردووە کە ئێمە دادگای سەربەخۆی بەهێزمان نییە ڕاستە دادوەری زۆر باشمان هەیە بێلایەن بە سیستەمی دادوەریمان لەو ئاستانیە لە گوێی گەندەڵکاران بگرێ ئیستیغلالی ئەویان کردووە کە ئێمە پەرلەمانێکمان نییە بتوانێت محاسبەی گەندەڵکاران بکە بتوانێت لێپێچینەوە لە حکوومەت بکە ئیستیغلالی ئەویان کردووە کە دیوانی چاودێری دارایی کارامان نییە لە کوردستان ڕێگە نادرێ کارابێت هەیە بەڵام ڕێگە نادرێ کارابێت ئیش بە راپۆرتەکانی ناکرێت ئیستیغلالی ئەویان کردووە کە یاسای بودجەمان نییە لە هەرێمی کوردستانە و کەسیش محاسبەیان ناکە بۆیە ئەم دۆخی حکومڕانیە وای کردووە بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان بەهشتی ئەم شێوازە حکومڕانی پارتی و یەکێتی بێت و بۆشیان بچێتە سەر یەک لەو نقطانە پەرلەمانە پەرلەمان ڕۆڵی چی ئێستا بەداخەوە خولی 5 ڕۆڵێکی مانگێک لەمەوە بەر 12 کۆبوونەوە و سوێندیان خوارد خولی شەشەم بڵێ 30 ڕۆژ لەمەوە پێش نزیکە 30 ڕۆژ لەمەوە پێش کۆبوونەوە تەنها سوێندیان خوارد و چوونەوە ماڵەوە پەرلەمانتاری زۆر باش و عزیز دەرچوون لەم خولا بەڵام بەداخەوە بەهۆی ئەو دیزاینەی لە هەڵبژاردنەکانە بەهۆی ئەو ساختەکاریە لە هەڵبژاردنەکانە کرا ئەم هەڵبژاردنە ناتوانێت نوێنەرایەتی ئەم قۆناغەی خەڵکی کوردستان بکە ئەم پەرلەمانە ناتوانێت مەرجعی باڵای خەڵکی کوردستان بێ ئەم پەرلەمانە ناتوانێت کۆبوونەوەی ئاسایی خۆی بکە ناتوانێت تەنانەت کۆ بێتەوە دەستەی سەرۆکایەتیەکەی پێک بێنێ لەم دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کاک حەکیم دوو هەفتەیەک لەمەوە پێش سەرۆکی تەمەن ئیعلانێکی کرد بۆ کۆبوونەوەی پەرلەمان وانە دوو فراکسیۆن وابزانەوەی نوێ یەگرتو ڕۆشت بوون تەنانەت کلیلی هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمانیان پێ نەدابوون یعنی تۆ گەشتویتە قۆناغێک کە بەڕاستی فەرمانبەرێک دەسەڵاتی زیاتر بێت لە فیرعەونایەتی پارتی و یەکێتی و سیستەمی حکومڕانیەکەیان گەشتۆتە ئاستێک ڕێگە لە پەرلەمانتار بگرێ بچێتە ناو هۆڵی پەرلەمان ئایتر ئەو پەڕیەتی حکوومەتەکەش ئێستا بە پێی برای دادگای فیدراڵی بێ کە بڵێن دەرچوو ینی لە 6/11/2022ەوە ئەو حکوومەتە کاربڕێکەرە یاخود ماوە بەسەر چووە ئەنیەوە 2 ساڵ زیاترە ئێستا شەروا دەمێنێتەوە ئەو حکوومەتە خۆی لە ڕاستیە تەنها هێندێ وڵاتی زۆر وێران دۆخیانە چێتە ئەم دۆخەوە وەکو لوبنان کە تایفەی جیاوازی تایە و کە دەستی وڵاتانی و مخابراتی جیاوازی تایە و ئەگەرنا میلەتێکی هوشیاری وەکو هەرێمی کوردستان کە ئەنفالماندا و کە قوربانیماندا و کە ڕاپەڕینمان کرد و کە سەدەیەکە شۆڕشەکەین کە مافەکانیشمان بەشێکی زۆریان بە دەستور جێگیرن نەبوو ڕێگە بدەین سیستەمی حکومڕانیمان بەم جۆرەی لێبێ کە زیاتر لە 2 ساڵان حکوومەتە هەر لە هەوایە ئەژی هیچ شەرعێتێکی نییە ناوی کاربێڕێکەری لێبنەی ناوی ماوە بەسەرچووی لێبنەی نازانی ناوی چی لێبنی بۆیە بەداخەوە لەم دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دۆخی خزمەتگوزاری و دۆخی دارایی و ئەو دۆخە سیاسی کە لە چواردەوریشمانە هەیە ئەبوو ئێستەی کێتی و پارتی بەڕاکردن بچن پەرلەمان کارا بکەنەوە بۆی ئێمە هەموو شتێکمان لەدەست نەچێت کاک حەکیم یعنی بیرت نەچێ ئەم هەڵوێستەی کۆمەڵی دادگەری بەبای کۆتی پەرلەمان زۆر دڵسۆزانەیە زۆر لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانایە ئێمانەوێ ئێمە سیستەمی حکومڕانی لە کوردستانە وشیارکەینەوە ڕاستکەینەوە کە بەم جۆرە ناکرێ و بە بەڵگەش دەرکەوت یعنی پەرلەمانێک کە ئەو هەڵبژاردنە کە بە دیزاین و ساختە بەڕێوە چوو پەرلەمانێک لەدایک بوو بەبێ ئۆکەی یەکێتی و پارتی و تحقیق بوونی بەرژەوەندی مادیەکانی حیزبەکانیان
ناتوانێت سم کۆبوونەوە بکە، ناتوانێت دەستی سەرۆکاتی کۆبوونەوەی بێناوڕۆکیش کۆبوونەوەی بێناوڕۆکیش یعنی تەنانەت ئەو کۆبوونەوە شقڵیانی کە هەیە یعنی هەر باشە بەڵام هەر باشە دوجار تۆ یعنی پەرلەمانێک هەبێ باشتر لەوەی نەبێت. باش کاتمان سێ خولەکەی ماوە بەس چی بکرێ لەم ساڵە لە 2025 بۆی دەسەڵاتدارانی هەرێم ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە خەڵکی چاوەشکاری نەبن ئێستا داهاتی ناوخۆیان بە تەواتی تەسلیم نەکردووە نەوتێن تەسلیم نەکردووە کەچی لە ڕاگەیاندراوەکانی هەموو ڕۆژ چاوەشکاری دەکەن دەڵێن ئەرکی خۆمان جێبەجێ کردووە ئەوانە بۆی ساڵک ینی موچەش نەفۆتەی دەبێت چی بکرێ. من یەکەم هیوادارم بەرپرسانی حکوومەتەکەی پارتی و یەکێتی لەوە زیاتر نەخۆیان بخەڵەتێن نەخەڵک بخەڵەتێن. باشە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ پارەی موچەی مانگی دوانزەیان لە بەردەسە و بە زووترین کات خشتەی موچە ڕابگەیەنن. ئەوە بەڵگەکانە هەموو نوێنەرانی کورد لە بەغدا ئیزانن هەموو ئەوانەی یعنی شتێک لە دارایی و ژمێریاری و سەرمان لەم ڕقەمانە دەرەچێ ئەزانین کە پارەی موچەی مانگی دوانزەیان لە بەردەستە و ئەزراوینەوەتیش لێ دەرکردووە ئەوە بەبێ ئەوەی کەس بزانێ پارەی نەوت چی لێت بەبێ هیچ زانیاریەک لەسەر نەوت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ساڵی 2025 خەڵک چاوەڕێیەکان نەک موچەی مانگی دوانزە موچەی مانگی یەک لە کاتی خۆیان وەرگێ بۆی موچەی مانگی یەک لە کاتی خۆیان وەرگین ئەبێ ئەم عەقڵەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تۆزێ بێتەوە هۆشخۆی ئەگەر قسە ئەبیستن ئەگەر شێوازی ئاشتیانەی خەڵک هیچ کاریگەریەکی هەیە ئەگەر ناڕەزایی خەڵک لای ئەوان هیچ بایەخێکی هەیە ئەگەر بچووکترین ئێحتیمامیان بۆ ئەم وڵاتە و بۆ ئەم نیشتیمانە و بۆ ئەم گەلە هەیە ئەبێ ئیتر کۆتایی بەم چاواشەکاریە بێنن. یەکەم ئەبێ تەوتین کەن موچەی موچەخۆر لەوەی یاسای بودجە هەیە و نییە و نەوتگرانە بێ و نابێ و بەغدا ڕێککەوت و نەکەوت و لیستی موچە نێرا و نەنێرا وردبینی کرا و نەکرا و خەتای بەغدایە و خەتای هەرێمە و ئەمە کۆتایی پێبێت بە تەوتینی موچە لە بانکی حکومی عێراقیا و خاڵی یەکەم. خاڵی دووەم هەرێمی کوردستان بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بە پێی یاسای بودجەی 2025 خشتەی هەم خشتەکان و هەم تێکڕایی یاساکە پابند بێ بە ئەرکەکانی بەرامبەر بە بەغدا بۆ ئەوەی هەم نوێنەرانی کورد هەم ئەوانەی لەوێ لە سیستەمی حکومڕانیان لە بەغدا هەم من و تۆش لە هەرێمی کوردستانە یەخەی بەغدا بگرین لەسەر مافەکانمان چونکە 2025 ئەگەر هەردوو لە پابند بن بە جێبەجێکردنی یاسای بودجەوە ساڵی خێر و خۆشیە بۆ خەڵکی کوردستان ئەتوانرێ نزیکەی 20 تریلیۆن دینار بهێنرێت هەرێمی کوردستانەوە موچەم سۆگەر بێ و تەنانەت پێشێنەکانی دەست پێ بکەنەوە لانی کەم پڕۆژە پێویستەکان زۆر پێویستەکان ڕێگاوبانەکان شەقامەکان نەخۆشخانەکان لەم بارودۆخی خراپەت دەربێنرێ مەسەن گەنجانی بێکار چاوەڕێی هەلی کارەکەن چ لە حکومی چ لە کەرتی تایبەت خاوەن پێداویستی تایبەت پلەبەرزکردنەوەی فەرمانبەر یعنی ئەمانە هەمووی ئەم کێشانە بەوە چارەسەرە بێ لە ئەم حکومڕانانەی لە هەرێمی کوردستان و بڕیار بەدەستان یەک تۆس لە پێناو بەرژەوەندی گشتیە تەنازل لە ئیمتیازەکانی خۆیان بکەن لەوە زیاتر خەڵک نەکەنە قوربانی. سوپاس دەکەین مامۆستا بۆ پێمان کردی سوپاسیان دەکەین. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.